لەوێژ وتویەتی لە نەخۆشخانەی شۆڕش ئەگەر بۆ ڕۆژێ لێرە مردم و بمبەنەوە بۆ ئەحمەداوا لەوێ ئەسپەردەم کەم. ئەمڕۆ دکتۆرە خەمخۆرەکەی نەخۆشانی شێرپەنجە شاری سلێمانی بەجێ دەهێڵێت دکتۆر مایکل هیوزن کە خەڵکی ئەمریکایە ماوەی نزیکەی 20 ساڵ لە شاری سلێمانی خزمەت بە نەخۆشانی شێرپەنجە دەکات. دکتۆر مایکل ڕۆژانە لە نەخۆشخانەی شۆڕش دەوامی کردووە. لەم نەخۆشخانەیە تاقیگەی کراوە بە ناویەوە ڕۆژانە پشکنینی بۆ نەخۆشەکانی کردووە. بەڵام لێرەوە ڕۆژانە چەندین جار سەردانی نەخۆشخانەی هیوای کردووە لەبەرەوەی دڵێکی هەر لە لای نەخۆشانی شێرپەنجەی هیوا بووە. دکتۆر مایکل ئەمڕۆ بە هۆکاری ئەوەی تەندروستی ناجێگیرە ئەگەڕێتەوە بۆ زێدی خۆی بۆ ئەمریکا. ئەم دکتۆرە چیرۆکی جیاجیای هەیە لەگەڵ نەخۆشەکانیدا. یەکێ لە چیرۆکەکانی لە هەورامانە. ئەچمە لای هاوکارم ئەمەل ناجی با باسی ئەو چیرۆکەیمان بۆ بکات. ئەمەل سڵاو لێ بێت ئەو چیرۆکەی دکتۆر مایکل لە هەورامان چیە؟ بەڵێ ڕازاو چیرۆکەکەی دکتۆر مایکل لێرەیە. ئێرەش قەبرستانی گوندی ئەحمەد ئاوایە. ئەو شوێنەی کە دکتۆر مایکل پێی خۆش بووە وەسیەتی کردووە ئەگەر مردم بمهێنن لێرە بمنێژن. هەڵەتە ئێمە پێمان خۆش بوو ئەم چیرۆکە لە زاری دکتۆر خۆیەوە بیبیستین و خۆی بۆمان باسکە بەڵام بەهۆی ڕۆژی تەندروستیەوە کە ناجێگیرە پێی خۆش نەبووە بەو شێوازە لە بەردەم کامێرادا دەرکەوێت بەڵام خێزانێک بوونەتە هۆی ئەوەی کە دکتۆر مایکل وەسیەتێکی لەم شێوازە بکات. منەچمە لای کوڕێکی ئەو خێزانە کاگێ من سڵاو لێ بێ پێم بڵێ چیرۆکی ئێوە دکتۆر مایکل لەکەیەوە دەست پێکات. ئێمە تقریبا 2000 و تقریبا دەبوو بە بۆنەی دکتۆر ڕووناکی پورزامانەوە لە سلێمانیە بە یەکەوە کارەکەن. ئاشنابووین بە یەک هەر هاتوو چۆمان هەبوو ئیتر سەدفە بوو خوشکێکم تووشی نەخۆشی شێرپەنجە بوو ئەوان چاودێریانە کرد لەگەڵ دکتۆر ڕووناک و دکتۆرە هاژەی بەڕێز لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆیان. دوا بە دوای ئەوە ئیتر تێکەڵ بوون کە ئەو نەتێکەڵی بوون و بەیەکەوە چوون و بۆ دەرەوە بۆ ئەملا ئیتر بەردەوام حەزیە کرد بێ بۆ لامان بە پێی مەجال ئەو کاتە کە ئەتڵێ شتێ هەبووە لەگەڵ ئەوانە ئاهات بۆ ئێرە و ئێمەش لێرەوە چین بۆ بیارەوە بۆ تەوێڵە و بۆ بنی پەڵگ و ئیتر بۆ شوێنە گەشتیاریەکان بڵێن. ئیتر وا ئاشنا بوو کە وتی حەزەکەم کە چوومە تەمەنەوە توانە ئیش و کارم نەما بێمەوە بۆ ئەحماوە لەوێ بم. قسەی هەر بە خۆ دوتووە هەرم قسەی بە خۆمان وتووە ئیتر ئەوەش لەوێژ وتویەتی لە نەخۆشخانەی شۆڕش ئەگەر بۆ ڕۆژێ لێرە مردم و بمبەنەوە بۆ ئەحمەداوا لەوێ ئەسپەردەم کەم. باشە کوردیە زانێ دکتۆر مایکل ینی بەو حەدەی کە دابنیشێ و قسە بەشی ئەوەی ئێمە کوردی ئەزانی کە لێ تێ بگەین هەنای بەردەوام وەڵار بە ئینگلیزی قسەیەکرد لەگەڵ دکتۆرەوانە. باشە لە مانگێکە چەند جارە هاو مانگانە هاتن هەفتانە هاتن بەجار بوو جاری وا هەبوو مانگانە جارێ هاتن دوو جارە هاتن تر لەم دوایەوە کە توانای ئەوەی نەما کەمیان کردەوە ڕاستیەکە لەم ماوەشە هاتبوون هەمووی تقریبان دە ڕۆژێکە وتبووی لێرە حەزەکەم هاتوون بۆ ماڵە و برامە من لێرە نەبوو بووم چوو بووم بۆ لای هەنگوشت وتبووی حەزەکەم هێ من ببینم ئیتر سەدفەوا بوو ئەوانیش بیریان چوو بوو تەلەفۆن بۆ بکەن ئیتر ئەوانیش پەلەیان بوو جەماعەتی دکتۆرەوەوان گەڕابوونەوە بۆ سلێمان. ئەمانەوە لێرە بە شەو ئەوانە جاری وا هەبوو شەوێک دوو شەو لێرە ئەمانەوە و دوای گەڕانەوە بۆ نەخۆشخانەی شۆڕش. چی وای کردەوە بەڕایتەوە ئەم قسەیەکی لەم شێوازە بکا بڵێ حەزەکەم لە پیریا بێم لێرە بژیمیان ئەگەر مردم لێرە بمنێژن؟ خەڵکی هەورامان هەر عادەتەن بەیەکەوە چوون و بەهاناوە چوونیان زۆر زۆرە حتمما ئەو قسەیە وای کردووە یا ئێمە بینیوە بەیەکەوە سەیران و گەشت و ئەملا ئەولا و تێکەڵی یەکترین و ئەویش کاری تێکردووە و حەزی کردووە ئاواوی.